بۆچی بێتۆ خۆش نییە ژیان لەگەڵ خارە فاخیری تۆی مامۆستای هەم بەند بێژن لەگەڵ خارە فاخیری دێڵم یەک دوو بەندان پادار بێ کاکەڵمەدێ دڵمە ڕێباسیان هەولێرم زۆر پێ خۆشە و بەتایبەتی دارەت هەولێرم زۆر پێ خۆشە بەتایبەتی دارەت و ئەو شەو هاتی مەگەعدەی کاکڕێباز لە بەرەچوو نەنگم نەبوویتەوە بەندەم بڵێم لە بۆ تو ئەوە تا ئیسپات و گەعدەکا بەوە ئیتو فرمێسک لە چاوانم بۆتە دەریای حەبەشە هەمووی لەسەر جوانی دەمنا ئەو ژیانە خۆشە خۆ تۆ خۆشەویستم بووی قات دەڵە لێم نێشە سڵاو لە مامە فاخر بەڕاستی دەنجی خۆشە دووبارە کاکە ڕێباز هەر مۆفەقبی هەمیشە گەعدەکە بوویتە ئەوی چونکە کوڕێکی باشە چونکە بەلاشە بهیمدانی ئەڵدەڵێم یە جەربی کە تەماشا لە کۆچی سەرێ لێدا بەندە ئەوەی پێ باشە سوورە ئەوی پێ باشە هەی یارم لە هەواریە وەختی کۆچ و باریە یارم لە هەواریە وەختی کۆچ و باریە لێوی قەیتانی ئەڵا ددانی مروارە هێشتا مەمچی نەکردیە گشتای لە دڵداریە سەڵاو لە مامە فاخیر ئەو قەڵای شاریە بۆ ڕێباسیانی ئەو بەندە یادگاریە هەیەگەر ژمارەت دەبینم پێنێک دەبی دڵەکەم دەڵێم کەس کە کەی داگرێم تەلەفۆنت بۆ بکەم هەی خەموو پەژارەی دنیا هەر هەمووی لە بیرەکەم ئەو ساتانەی لەکنێتم ڕووبەڕوو شەرمێ دەکەم سەڵاو لە مام باخیر بەخێر هاتی لێ دەکەم چاوی من کاک فاخیرە بەخێراتی لێ دەکەم هەی هونەرمەندێشی بەرزە قەڵای شارەکەم هونەرمەندێشی بەرزە قەڵای شارەکەم بۆ ڕێباسیانی ئەمن نۆکەریەی دەکەم بە دەردی خاڵم دەڵێم بەلاش گەعدەی بۆ دەکەم هەی چاوی من کاک ڕێبازە هەر بەدڵ یادی دەکەم بۆ مامۆستا هەڵمەت ئەو جەڕوو لە تۆ دەکەم چاوی من کاک هەڵمەتە هەر بەدڵ یادی دەکەم سوورە زۆری خۆش دەوێت قەت من درۆی ناکەم ساکەی کاک هەڵمەتی قەت لەبیر ناکەم هەی بەقەد عەسەن زیرەشی لەو گەعدەی بەرزت دەکەم وەلەو بە خۆت زۆر بەرزی ناتوانم وەسفێت بکەم بۆ مامۆستا فاخیری شانازی بەوی دەکەم ئێمە یەک هەرمەنمان هەیە ئەویش برایە گەورەکەم ئەویش برایە گەورەکەم هەڵمەت منتکە بۆ من زەی افتخارە لە خزمەت زەنابیدەم
وەک پەنیرە مامۆستا بۆ لێدرایە فەڕەش دەگەل مدیرە های ئەم زانەوینە چیرە دەیگرن بە کامیرە بڕوامەکە بەدۆستم بۆ لێ دەدا ئەو بیرە وەرە باوەشی سوورەی بزانە چەند فەقیرە هەی تەنیا یەک ماسی لێوت دەدا تێ هەزار لیرە ئەوەی ناڵم هونەرمەند دەربخواتەوە بیرە بۆ مامۆستا فاخیری مامۆستا و مدەڕیمە بۆ مامۆستا فاخیری مامۆستا و مدیرە چێشای بە 15,000 وەڵڵاهی بێ زەمیرە چێشای بە 15,000 وەڵڵاهی بێ زەمیرە توكري سيد فخر ديكري حيف ليرانياني ضلي كري دزري حيف ليرانياني ضلي كري دزري ساوري وروجما توعدنا ما بنيري هسكاتنا ترساون شيرا كوري هوليري هيا وليري قلم مردن او دعبي وقديري نهاقيشا او روجا ريوي لميدان بي بيقرن دوي شيري بيادي كاك فاخر هلناي دل شيري بيادي كاك فاخر هلناي لسنگري بقر عسين دي دخوم نرمندي ايران ديني ارحموا يا خودني هاي دواي دردم سبيتا شنقد ما خيام هيدا اللي ركاني توشبهم اللي ركاني توشبهم صحت بوشي لخويدا ايقو خواي قورا ايقو خداي قورا او بختي بوبا من دا كسورة بابي بابا بجي او خانواتا من سورة دتوينم تزانم هنر مندا من زورم خوش دوي من زورم خوش دوي زور ما بتوسي زادا هل ما تصوير بكا وتوج ظلم او بندا اوي تو باسي دكي بو خداي خدا وندا كاكا باسي مكا دنا دبت خانندا كاكا باسي مكا دنا دبت خانندا پايدار بريباس پايدار بريباس پايدار بريباس بوي ظلم او بندا اوي كباسي دكي بو خداي خوا وندا ومكا تلفوني بكم بو شاري ابي تيدا بمعجي بيك بلم هزار شقيتي هالدا هزار شقيتي هالدا هاي برادر دوستي بجانم بهم خوشني علم دور بي بهم خوش اخو ما جاربم بلام تو دولة من بي هاي اصدكم تاواني تو لساوم بخوتر بي وما مصطفى خيري ازاز صلاوي لبي اولادي وك سيد ما بي نايلم سركك بجي
حیف نەرمەندی ئێران مردن زۆر حیفە ئەوی تێبی نەرمەندی ئێران مردن زۆر حیفە ئەوی تێبی حیفیشە خەرشی وێندەرە حیفیشە خەرشی وێندەرە یان لەوێ نیشتە جێبی ئەخلاقی سەیگرتیە نەمدیتە ئیسان وابی هەی ئەخلاقی سەیگرتیە نەمدیتە ئیسان وابی بۆیەوە وەسفی دەکەم بۆیەوە وەسفی دەکەم وەک شەیتان کاک سەید بە نەحلەت بی سەیدە خۆری کاک شەید سەیدە خۆری کاک فاخر وەک شەیتان بە نەحلەت بی وشەی سوچی پێناڵێ چونکە بە خۆی سووکە لەوە زیاتر سووک نەبی لەوە زیاتر سووک نەبی بۆ مامۆستا فاخیری هەزار سڵاوی لێبی هەولێر بە تو هەولێر